كهاتي يكيد لبرابراتي كان منداتيان لبرابراتي راجعان كان علي حمد صالح شو لقال تشيكري سرويشي برلمان اتفاقي كتب راجعان نيجاباو لو أخير وقت عبارة عن برلمان كردستان سيب چوار برابراتي أساسي برابراتي زور أساسية یکی كان راگەاندنە لە بنەڕەتا پشتی دوتنەوەی گۆڕان بوو پشتی فراکسیۆنی گۆڕان بوو ئێمە پشتەکەمان داپیان کاک عەلی حەمەد ساڵح چوو لەگەڵ جێگری سەرۆکی پەرلەمان ئیتیفاقی کرد و ڕاگەاندنی داباوە یعنی ئێمە ئەخلاقمان هەبوو خۆی ئەوان هەموو کە هاتبوون بوون بە سەرۆکی پەرلەمان بۆ ئەوەی خۆیان جێبکەنەوە لە ناو پەرلەمان پرۆژەی پارتیشان لە بەشێکیشدانە ببوون هەموو یەکێکیان لاوەکو خوار هاتبوونە شوێنەکان بەڵام ئێمە باەوە ئەخلاقمانە بوو کە هاتی یەکێک لە بەڕێوەبەراتیەکانمان دابیان لە بەڕێوەبەراتی ڕاگەاندنە کە کوڕێکی زۆر زۆر باشیان نەیەتوانی بەڕێوەبەر ئەوانە چ ئیتیفاقەکەن ئەیبەخشن بۆ ئێمە ڕاگەاندن لە کوردستان لەبەرەوەی ئێمە باەوە ئەخلاقمانە بوو کە هاتی یەکێک لە بەڕێوەبەراتیەکانمان دابیان لە بەڕێوەبەراتی ڕاگەاندنە کاک عەلی حەمەد ساڵح چوو لەگەڵ جێگری سەرۆکی پەرلەمان ئیتیفاقی کرد و ڕاگەاندنی داباوە لەوەی ئەخیر وەختێکم عبارة عن برلمان كردستان سيب چوار برابراتي أساسي سيب برابراتي زور أساسية یکی كان راگەاندنە لە بنەڕەتا پشتی دوتنەوەی گۆڕان بوو پشتی فراکسیۆنی گۆڕان بوو ئێمە پشتەکەمان داپیان کاک عەلی حەمەد ساڵح چوو لەگەڵ جێگری سەرۆکی پەرلەمان ئیتیفاقی کرد و ڕاگەاندنی داباوە یعنی ئێمە ئەخلاقمان هەبوو خۆی ئەوان هەموو کە هاتبوون بوون بە سەرۆکی پەرلەمان بۆ ئەوەی خۆیان جێبکەنەوە لە ناو پەرلەمان پرۆژەی پارتیشان لە بەشێکیشدانە ببوون هەموو یەکێکیان لاوەکو خوار هاتبوونە شوێنەکان بەڵام ئێمە باەوە ئەخلاقمانە بوو کە هاتی یەکێک لە بەڕێوەبەراتیەکانمان دابیان لە بەڕێوەبەراتی ڕاگەاندنە کە کوڕێکی زۆر زۆر باشیان نەیەتوانی بەڕێوەبەر ئەوانە چ ئیتیفاقەکەن ئەیبەخشن بۆ ئێمە ڕاگەاندن لە کوردستان کاک عەلی ئەو کاتت باش سەد کار قادر بژیت کاک عەلی ئێمە دەنگێکی سەرۆکی پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوەیەکی باڵای حزبەکەی گەیشتە دەست ئێمە لە پەرەگراف لە ینی یەک دەقەیەکدا باز لەوە دەکا ئەڵێ ئێمە لە پەرلەمان سقەمان لەگەڵ ئەو کێشانەی هەمان بووە لەگە گۆڕان بەڵام بڕوامان وا بووە ڕاگەاندنمان دایتە گۆڕان کە کاک عەلی حەمەد ساڵح تەسلیمی هێمن هەورامی کردیە من ئەو دەنگە بڵاو ڕاگەاندنی چی توا بۆست یعنی باوتر ڕاگەاندنی چی وتی ڕاگەاندنی پەرلەمان ئەڵێ ڕاگەاندنی پەرلەمان بۆستە کاکە بۆستە ڕاگەاندنی پەرلەمان بۆ دراتە درایتە گۆڕان درایتە گۆڕان یەک نەفەری گۆڕانیش لە ڕاگەاندنی پارتی نییە ئەڵێ پارتی کاکە گیانی یەک کەسی گۆڕان لە پەرلەمانە ئەوش لە بەشی خزمەتگوزاریە ناوی ڕەوایە یەک نەفەری بێنە یەک نەفەر خۆجیاژی ڕاستی و درۆ بەڵگەی وانە یەک نەفەر بێنە یەک نەفەر بەڵێ من دام نابێ لە ڕاگەاندنی پەرلەمان موظف نەک مدیر ئەم قسە ڕاستە دێجار ئینسان هەنگە بۆی خۆی دەرباشکا لە شتێ خەڵکی تر تاوان بارکە کاک بەڵێ مدیری ڕاگەاندنی پەرلەمان تۆزانی چێتیە بێقەزانی کاک عەلی بە قوربان ئێمە دەنگێکی ڕێوازفایق لە دەستمانە ئەو ژنە سەرۆکی پەرلەمانی کوردستانە باشەوە دەنگکە بڵاوکەەوە منیش داوایەکی لەسەر تۆمار ئازانم ئەگەر ئەزان چۆنە کا قادر مەسەڵەن من بۆی شتێ لە خۆمە ئەسڵەن ئەمە زوعفە سەرۆکی پەرلەمان بی پێی جوساکی پەرلەمانی بەدەستەوە نەبێ بەدەست من هەورابی پارتیوە بێ ئەمەوێ بیخاتە ملی من ئەگەر یەک نەفەر بە موظفیش نەک بە بەرپرس بە موظف من دام نابێ یا ئێمە دامان نابێ ئەم قسە ڕاست کاک عەلی تخوا با پرسیارەکە ئەڵێ بدایەت سێ بەش جیازەکان باەک بگرێتکەم مدیری سایتی پەرلەمان کێیە کاک عەلی نەک ئێستا تخوا یەک قەوزیە قەوز ئەڵێ بدایەت سێ بەشی گرنگ کێیە لە پەرلەمان بەشەشی ڕاگەاندنە دەرێ ئێمە دامان بە گۆڕان کەچی دەرێ برادرانی گۆڕان و کاک عەلی حەمەد ساڵح تەسلیمی هێمن هەورامیان کردیە کاکە گیان گۆڕان یەک بەشی وەرگرتێ لە پەرلەمانە بەشی خزمەتگوزاریەکانە ناوی ڕەوایە بڕۆ بڵێ مدیری بەشی ڕاگەاندن کی ئەسڵەن من هەر لە یەکەمەوە دژ بووم گۆڕان ڕاگەاندنی پەرلەمان وەرگێ لەبەر دوو هۆکار وتومە گۆڕان ڕاگەاندن وەرگێ بۆ چیە
بۆ ئەوەی هەواڵی یەکێتی پارتی بڵاوکاتەوە بەڵێ چه حکومەتێ لەمایە بەڵام وەرن بەشی خزمەت گوزاری وەرگرن ڕێگری لە گەندەڵی و دزین و پارە خواردن کرد بەڵێ ئەگەر یەک موظفی ئێمە لە پەرلەمان بوو ئەم قسەی تۆڕێواسە ئەو باز لە بدایەت دەکە بەرحاڵ منەوە پرسیارێکی ئەوە کاکە گیان نەک ئێستا ئەم 5 ساڵە باشە بەڵێ ئەگەر موظفێکی ئێمە برادەیەکی ئێمە بەڵێ لە بەشی ڕاگەاندنا بە پرسیارەتێکی هەبوو ئەم قسە ڕاستە یەک کوڕی گۆڕان هەیە لە بەشی خزمەت گوزاریە خزمەت گوزاری پەرلەمان ئەگەر بچووکترین گەندەڵی لەسەرە دۆسیەکە پێن منەی دەبە بەشکە باشە کاک عەلی وەکو ئەخلاقی ڕۆژنامەگەری شتە کە دێتە دەستمان ئەبێ ڕێی هەردوو لاوەرە بگری وانە توش ئازادی ئەمە دەنکە بڵاو دەکەمەوە کەسێکم دانەمەزان بە هەر حاڵ کاک عەلی مادام هەر لە قاعەکە کرا بە هەندە پرسیاری کەش لێ بکەین کاک عەلی ئەتوو گلەیەکی زۆر لە ناو گۆڕان لێکرا کە ئەتوو دینەمۆی یان پاڵپشتیکەری سەرەکی بە بنەماڵەکردنی نەوشیروان مستەفا بووی لە ناو گۆڕان یان بڵێن هیچ هەڵوێستان نەبووە ئێوە گروپێک بوون تیمێک بوون ئەو کاتەی کە تیمەشکە هەبووە زدی بە بنەماڵەکردنی نەوشیروان کوڕەکانی نەوشیروان بوون ئێوە پاڵپشتیتان نەک نەکردوونە دژیشی ئاوەزداونە یعنی کۆمنتارت چیە لەسەرەوە لەکوێ مەسەلەن من دژی بووم و تارێکی من بێنە نووسینێکی من بێنە لەکوێ مەسەلەن چیمکە من خۆبارم بە حەزبی بنەماڵە نییە آخر نەک بە قسە کاک عەلی اتخوای قەوز بە پرسیارەکە بگات تۆ لەما نەک گەشتووە تۆ بڵێ لەما تۆ تەیدی بە بنەماڵەکردنی گۆڕان چه هەڵوێستە بوو کە لە دوای مردنی کوڕەکانی نەوشیروان کوڕی نەوشیروان هاتنە سەر حازرەکی ملک و ماڵی گۆڕانیان داگیر کرد مەسەن گردەکە خۆ گردە مڵکی باوکی نەوشیروان نییە وایە نە ئەو گردە بە ناوی بوو ئێستش لە دیدی بنامڵکی گشت یعنی بەس کوڕەکانی نەوشیروان بووە بەڵێ دەکەس پویانە با بچێتە سەر گۆڕان باوەڕم نییە بچێتە سەر حیزب وشە بەسەن دەباشانی ماڵی مامجەلال بێ یەکێتی بێ چی لە مۆزوع گۆڕێ مەسەلە سەری ڕەشی ماڵی بارزانی بێ پارتی بێ چی لە مۆزوع گۆڕێ شوێنەکەی نێچیروان بەرزانی نێچیروان بارزانی بێ پارتی بێ چی لە مۆزوع گۆڕێ دیدی من وا بووە پێشتیش ئەم گردە لە نەتیجا مڵکی گشتیە وەک چۆن شوێنەکانی تر بەڵام بە چ فۆرمێکە من ئێستا لەگەڵوانی بیدەیتە حکومەتەزانی بۆ لەبەر یەکێتی ئیداری گشتی ئۆتۆماتیکەی کا بە شقە و ئەو سەوزاش لە سلێمانیان نامێت بەڵام ئەکرێ بکرێتە ناوەندێکی گەورەی سەقافی خەڵک لێی سوودمەند بێ ئەوانە ینی بەڵام لەکوێ مەسەلەن من تەیدم کرد ئاخر بێ دەنجش بوو بێ ناچار ئوستازگیان من ناچار مەسەن من و تۆ سیراعێکمان هەیە من و تۆ بەڵێ یعنی ناچار نیم بێم بکەومە دوای تۆ شتێ بکەم بەبێ ئەوەی دوو لەکوێ گەشتووە بە مووقفێ نقطەیە نقطە دەنگدانێکی ویستە بێ بۆ گۆڕان ببێ بە حەزبێکی فلان و فلان دەینیە منەوە بەس کاک عەلی دەزانیت چییە ئەوە تەحولێک و گەورەترین شکستی پاتخوایە قەوس کاک عەلی بە منیش وەڵامت دەمەوە بەڵێ دوو سێ شتە پێ بڵێم لەسەر دووشت هەیە دووشت زیاتر نییە کاگەشوان بۆچی بوو یانی خۆی مردووە من ئەخلاقیان دیفاعی نیەتی ئەو کاتە کاگەشوان ئەم گردەی وەرگرت پێش بوو 2006 واتە پێش دروست بوو بەناوی کۆمپانیای وشەوە بوو کۆمپانیای وشە خاوەنەکەی کێ نەوشام مستەفا فکری ئەوە بۆ بێ شوێنێکە بێت جوگرافیەکە هەبێ بۆمانەوە بۆ بەرگریکردن چی ئەوان مۆڵەتی کارگێکی چیمەنتۆی هەبوو من لە تەفاصیل ئاگادارم لەگەڵ یەک دوو کەسا محاولەی کرد تەواوی کا بکرێ لە 115 دواتر لەگەڵ کاکفاروق پڕێکەوت لە 115 بۆ کاکنەوەگوۆی بۆ کۆمپانیای وشەیە بۆ کاکنەوشوان یا بۆ ئەو موەسسە بێ بۆی ناچار نەبێ پارە لەموو لە وەرگێ خۆی گینا کاکنەوشوان بیویستە لەیەکێتیا 4 معمەلی چیمەنتۆیە کرد نەک لە 115 معمەلی ئاسنیە کرد وەکو خەڵکی تر سوپا و هێز و ئەم شتانەیە بوو قەناعەتی ئەوە بوو دوای ئەوەش کە مرد ئیتر خۆ وەکو میرات و کوڕەکانی مایەوە بەزە تو بڕوات من لەگەڵ ئەمامی هە لەگەڵ کاک عەلی تخوا یەک نەوشیروان مستەفا بەر لەوەی بمرێ زۆر هەوڵیدایە لەسەر کۆمەڵێک کەس بێتن حتا پێیان گوتی آخر ئەو مولکە ئەگەر ئێمە بمرین لۆچێ دەمێنێتەوە تیلۆنەوەکانمان دەمێنێتەوە ئەنی هیچ بەواز بێنێ بەس نەوشیروان مستەفا باش دەزانێ وەکو من و تو کابرایەکە ڕەنگ یەکێک لەو کەسانە حرەکەیەکی لە دژی
داگیرکردنی ملک و ماڵ لە بۆ نەوەکاندا دروست کرد وایە نا کاکە من ئێسش دژی ئەوم ئەخە نەگە تو دژینەوە شیروان نەگەی دعاکەی ڕاستگۆ دەرنەچوو وایە نا بە چ ڕاستگۆ دەرچوو کاک عەلی بەوەی کە ئەو ملک و ماڵەی گشتیە خوای قەوس کاک عەلی ئاخرنا نا قادر تۆ پێت وابێ من دژی کاکەەوە شیروان قسەیەکەم لەبەر ڕازیکردن توی تۆ قەت نایکرد نەمەی کە برا ئەتۆی دەردەبری مووقیفە لەسەر خۆت ئەوە مووقیفە لەسەر خۆت 3 ساڵە بێت و کەوتومەتۆ لە قەی ناکە بە 50 ساڵ هەڵسەنگانی بۆ کرد دوو گردی ویست بە 20 ئەوەندەی ئەوەی تا مڵ ئێستا ئەمە بازە شتێک دەکەین لەبەر دەستە بەڵگەیە هیچ ئەشهەدوو ئەم گردە ڕۆژێک هات بینیم دینارێکی پێ پیاکرا کرا بە شوقە کرا بە بازرگانی بە ئاراستەیەکی چەوتا ڕۆی کە من ئێسش لەگەڵەوەم بەبێ مڵکی گشتی بێ هەزار پێندەی تۆ تند قسەی لەسەرە بەس کاک عەلی بە قوربان غەدرە بڵێ کاکرە شیروان چاوی لە بزنس بۆ چکە بیویستە زۆر زیاتر لەبەر خۆتە زانی 100 هەنگاو لە پێش خەڵکی ترەوە بوو کە زۆر دەوڵەت کاک عەلی زین چییە ئەمە لەسەر بەڵگە قسە دەکەین وایە ئەنا ئێستا بەڵگەیەکەیە هیچ بەڵگەیەکەیە نەوشیروان مستەفا بڵێ کاکەەوە ملکی گشتیە لە ئایندا وەسیەتێک تێکستێک باشە کە نەیبی یعنی لۆ کوڕەکانی دەبێ ئەو کوڕەکانی بەس باشە ئەوە دزیە لە خەڵک کراوە وایە نەوشیروان دەتوانێت وەسیەتێک بکا بڵێ لە ئایندا حکوومەتێکی خۆ با پەیامەکە بگا کاک عەلی بۆی وەکو نەیارێکی نەوشیروان ساب نەکرێ و وێنەکە جوان بە خەڵک بگەێنرێ نەوشیروان کەس بەقەت نەوشیروان بە تەنەبوو نەبووە وایە نا کەسێکی ڕۆژ سیاسێکی دووربین بووە مێژونووس بووە باشە یعنی ئەو باش دەزانێ ئەبێت وەسیەتێک هەبێ لە مەعبەینی ئەو خەڵکی تر لۆ ئایندا مەسەلەن هەیبێ کە ئیسپات بکە باشە ئەگەر هەبێت عیبەکەی لە چدایە ئەنی بڵێن وەسیەتێکی وایە خۆ نابتەستە چ قانونی باە کوڕەکانی بڵێن بابەت بەڵگە هەیە بەڵێ ئەخرەوە بێدەنگ بوون لەو مڵکدا جیرکردنا کە گۆڕانی وێران کرد کاکە گۆڕان باجی مواقفی سیاسیەدا نانە ئەوەش بەشێک بوو لە مووقیفانە کاک گۆ 2014 13 گۆڕان 24 کورسیێنە خۆ گردە بەناوی کاک نەوشیروان معمەلێکی من تۆ شەر بەناوی کاک نەوشیروانەوە یعنی فەرقیەوە نانە کاک عەلی کەس کاک عەلی برا پارتی ئەدعااتانەی دەکرد بەس کەسمان بڕوامان نەدەکرد بۆ شێوەیە ئەو دۆسیانە لە دوای مردنی تۆ پێت وایە کاک نەوشیروان ئەم گردەی وەرگرتووە بۆ ئەوەی مڵکێکی شەخسی بێ کاکەش گردی تۆ ئەزانی ئەم گردە ئەزانی زراعیە ڕەگەزەکەی هێز نییە دینارێکی پێپیاکە بەڵێ تۆ نازانی دنیام نازانی من نازانم بەس ئەمن باز لە شتێک تاریخی دەکەم کاک عەلی پرسیاری زۆر بەسیتی لێکەم کاک نەوشیروان بیویستە خۆی بەخۆت وەک تەلەفۆنی بۆ مامجەلال کورە بۆ فڵان بکردایە تەنیا ڕەگەزی گردەکەی بۆ نمونە لە زراعیەوە بیگردایە بە بازرگانی بەهاکەی سەدات هێندە زیادیە کرد بەڵام ێستا ناکرێت ئەم گردەوە من پێ دەڵێم ڕەگەزەکەی زراعیە هێز نییە دۆلارێکی پێپەیە قەی ناکە ئەمە بە شوقا کاک عەلی تخوا لێمان دەگەڕی بوو یعنی پەیامەکە تەواو پەیامەکەت گەیشت کە ڕەگەزە بەس ئەمە باز لە کەسێک نا تو ئێستخوایەک بۆ تۆ کاک نەوشیروان کە مردووە من 10 ساڵ 8 ساڵ لای ئیشم کردووە ئەخلاقیان دیفاعی باشە بەس خۆ سیاسەت بە عاتفە ناکرێ خۆ سیاسەت بە عاتفیەت ناکرێ خۆ عەشیرەتگەریش نییە کاک عەلی وایە نا بەڵام ئەو پیاوە بە 50 ساڵ بەخۆ بەوە نییە ئێستا دکۆمنتێک کافیە کاک عەلی بە دکۆمنت ئێمە لە سەردەمێکدا دەژین دکۆمنت ئەوەیە کاک عەلی تو وەختی کە کوڕەکانی مولکیان داگیر کرد هیچ قسەت نەبووە لایەنگری ئەو بەرێ بووە وتارێکم نووسی ئەسڵەن هەر پێویست نەبوو بەدیدی من کوڕەکانی بیکەن بەناوی خۆیانەوە زۆر بەڕوونی شوتومە بعد بەناوی کۆمپانیای شۆ کاک نەوشیروانەوە بێت 2 ساڵ بەڵام هەرکەی ئێستش هەرکەی ئەم گردە بە ئاراستەی ئەوە ڕۆی بوو بە پرۆژەی بازرگانی بوو بە مڵک و ماڵ بوو بە
شتێکی اقتصادی ئەو کاتە هەڵوێست باشە کاک عەلی مادەمەوەندە دیفاع دەکەی باشە و کۆمەڵێک مەعمەل و شتی شێ ئەو پارەیە لۆ چێ کۆمەڵ نییە کاکەن کۆمەڵ نییە لە 115 مەعمەل چیمەنتۆیە ئەی پارەکە لۆ چێ دەڕوا چیمەنتۆیە پارەکە لەگەڵ کاک فاروق شەریکن جا بۆ کۆمپانیای وشەیە بۆ کوڕەکان ئەبە وایە هەیە باشە ئەی ئەزانم ئاخر ئەو دەمیش دەتانزانی ئەتوناڵێ ئەو دەمیش دەمانزانی باشە ئەو پارەیە لۆ چێ دەڕۆی نابی لۆ خوما باڵێکە ئەو کاتە کاکنەوشیروان ئەمە هەدەفەکەی چی بوو دروستی کرد بۆ ئەوەی میدیای گۆڕان مؤسسەی گۆڕان ناچار نەبێتە نەزر بۆ کەسکە لە 115 یەک مەعمەل چیمەنتۆیە خۆ بۆ یعنی لۆ ئەو پارەیە ئەو 115 دەتوانێت دوو مەعمەل بۆ خۆیدا ئێستا خۆ لەوانەیە سێکە ئەوەی ئێستا چی لیەکە من 3 ساڵە دوورم یانی ئەبێ لە گۆڕان بپرسی لە کوڕەکان نانە بەزەو خۆشتە چی نییە کاک عەلی فترەنگۆ شوا بووە لە فترەنگۆ ئەو 115 دەدرا گۆڕانیان لۆ کە من لەوێ بووم بۆ لە معلوماتی 2 ملیۆن دۆلار وتیان داهاتیە بوو لە گۆڕان پرسیارمان کرد لە جوباتی شاوتیان مەساربی ئینتیخاباتی پێکراوە بەس ئینتیخاب ئێستا چی لێدەی نازانم ها ئەبێ لە کوڕەکان بپرسی عومەر بپرسی لەو برادە بەس ئینتیخابات 3-4 جار بوو ئەی مانگانەی دەخلی ئەوەندە بۆیان بەگشتی چی ئەو کاتەی کەوەریان گرگشتی بوو ینی ئەو فترە زەمەنیە بووکیان دوو من بەڵێ کاک من خۆم دزی نەکەم بەڵێ بەخوا چاوپۆشی لە دزینوری چاویشم دەبی وابین کاک عەلی بڵێ کاکنەوشیروان ویستێتی دزی بکە و پارەک وەکاتەوە لە ئەمە نەمگوتێ دزیکە ئەڵێ مڵک ئەی ئەو دووخانەی لەندەنیان ئەوە بووە مەزدەرێکی اقتصادی دروستکە کاک عەلی ناچار نەبێتە نزول بۆم حزبەوە باش ئەوە تجارەت بە ئەو خانەی لەندەنیان مولکی چییە نازانم ئەی ناناخە کاکنەوشیروان وەنیە ئەڵێن چەند مەترە 100 مەترە 120 مەترە شتێکی وایە بن نەنا ئێستا مام ئێستا خانی من نەک 100 مەترە 800 مەترە بەس لێرە ئێمە هەموو کورد پارە لە بانک قەردەکەی سەتان و هەتیمان پارە لە بانقە دیارە بەس مەسەن ئەو مولک و ماڵەی کاکنەوشیروان لە لەندەن هەیە ئەویشتە سە کوڕەکانی باشە کاک عەلی پرسیارەشکە لە قانونی سەرۆکایەتی هەرێم دیسان ڕەخنەی زۆر لێگیرە کە ئەتو پاڵپشت بووی لەگەر پارتی هاوتەری بوون لە قانونی سەرۆکایەتی هەرێم بوو یان تیرۆر بوو ئەمەیە کا قادر کە مەسەن بۆ نموناڵ ئەن عەلی یاسای تیرۆری دوان تەلەفۆنەی من تەلەفۆن بۆ سۆرا عومەر کە بەڵێ من سۆران بەیەکەوە بەڵێ هەر دژی دەنگمانداوە دژی یاسای بەرەنگار بوونەوەی تیرۆ دژی دەنگمانداوە یعنی خۆ من ناکرێ هەموو ڕۆژە دانیشم 100 مبرر و 100 بیان و بێت هەر تەلەفۆن کە بۆ سۆران بەڵێ ڕقەمەکەی بۆ نێرم نانە دەرمەوە کوتو بەڵێ خۆ سۆران خۆی دوای گوێ ڤیدۆشی هەیە سایتی پەرلەمان توان دەریکەن من و سۆران دژی دەنگمانداوە یعنی ئی سەرۆکایەتی هەرێم و ئەوی کە فازڵ میرانی سپاسی گۆڕانی کرد کە گۆڕانیش بنامە یاسای بەڵێ یاسای سەرۆکایەتی هەرێم من ئەندام پەرلەمان بوو بەڵێ اتفاقی هەبووە قەراری گۆڕانیش بوو بەڵێ کە خۆتەزانی بەرنامەی گۆڕان بووە هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە پەرلەمان سەرۆکی هەرێم دوو بژاردە لەبەردەست بووە توانە لە ناو خەڵک یا لە پەرلەمان قەراری گۆڕان بووە لە پەرلەمانەوە دەنگمان بۆ داوە ئیلتیزام باشە بەزە تو بڕوات پێ هەبووە یعنی هەست پێ ناگەی ئەو بەڵێ من ئێستش لەگەڵ ئەوام هەڵبژاردننی سەرۆکی هەرێم ئەمانە سەرۆکی هەرێم پێ خۆر بێنە بێت لە ناو خەڵک بیا لە پەرلەمان لەگەڵەوەم لە پەرلەمان بەڵێ بەڵام لەگەڵەوەم دەسەڵاتەکانیشی کەم پێێت یعنی ئەم بەرنامەی گۆڕان بۆ کا قادر بۆ بەرنامەکەی گۆڕان بخوێنەوە دیفاع لە سیستەمی پەرلەمانیەکەی سیستەمی پەرلەمانی چییە بەڵام دەسەڵاتەکانیشە بێ کەمتر بکرێتەوە لەوەی دەستەخکە هەیە هەرچەنە نێچیروان مارەسەی دەسەڵاتەکانی ناکات ئەوە پەیوەندی بە چی هەیە زۆرە خایێت بەڵام بەڵێ من لەگەڵەوە هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە ناو خەڵکات نەکرێت لە پەرلەمانەوە نازانم بەس مەسەرەن ئەو کاتی فازڵ میرانی سپاسی گۆڕان بەڵێ کاک عەلی لەگە گوتیان حیزبە یان لیستە دروست دەکەن بە چێ گەیشتن والله کا قادر تا سەد قەرەب لەگەڵ کۆمەڵی خەڵکی باشا لە گفتوگۆی بەڵێ لە سلێمانی لە هەولێر لە دهۆک حەزبێنە بەڵام پێمان وایە بتوانێت بەرەیە دروست کێ دەنگی ناڕازی لە سواسیۆی بەرەیەکا ڕێک بخرێتەوە شتێکی باش
یعنی هێستا هیچتان دروست نەکردووە چکۆ و دەنگۆیانە زۆرە و وتێڵ انتخاباتە کرد لە کوردستانە وایە. انتخاباتە من وایە. بەڵێ کاک عەلی دوایین پرسیارە ئێمە زانیاریە بە دەستمان گەیشتووە تۆ قەت دانیشتنت کردیە لە 1-2 ساڵی ڕابردوو لەگەڵەوەی سیبارزانی لە ژیانمانم نەتبینیوە لە ژیان ئەزان چۆن کا قادەوە ماوەی پێشێکی نازانم بە یەکێکی برادێکی ئەوەیان تو لە بریتانیا عەلی نازانم لەگەڵ ئەزان چۆن جیاوازی ڕاستی و درۆ باوکەیە وایە ئەخ بەس بەڵگەی وا لە چێ بێتن کاک عەلی ئێستا مەسەلەن باشە کا قادر منی ساڵێن تۆ لەگەڵ میتی تورکیا وایە وایە نەنەم پرسیارە لێ دەکەم مانای مطلقی نییە نەنە وایە نا کا قادر ئەزان چۆنە کا قادر من مەسەن بۆ نمونە دیعان لەسەر ئێوە کرێیانوت بەس بۆن قبولت پابلیش سێت نانە خۆت ربطیان هەیە بە لاهوری شێخ بەڵێ مثلا منەوە چ مستفيد باللمت شي عن شي مستفيد والله بلا من حق مني توسون بيها كيقول من ايمان وباوري خوم تحمو سبب ساماني فاتيتي بەڵێ بەڵێ نانا من کاک عەلی بڕوا بکە و سەرچاوی بە منی گوتیە سەرچاوی تایبەتە بەس دەزانم تۆمەت یەک لە حاڵەتەکانە ڕوبەڕی زۆر دەنگە ڕەخنەگرەکان دەکرێتەوە ئێمە گرینگە یعنی ساتوو دەڵێ ئەمن قەت نەمدیتیوە مانە ئەوە گرنگە من مەسەرەنەوە لە بۆ بە منیان گوت بێ منت بە لەو پرسیارەوە ئەوی بە منی گوت نانە هەر ئیشی ما ئەوەیە جوابی تەلەفۆنەکەم نەدا وەیسا مەسەن تۆ ڕێواز تێدی عەلی داتێ هێ من دەڵێم لە ژیانمە هەوەرمە وەظەفێکن خۆی دەربازەکە بەوە لە یەکێتی ئەوەی منکە دوو خوا من لە گۆڕانە ئەو لە بڕیار بەدەستم بەڕێوەبەردانیم بەشێدە وایە کاک عەلی بە قوربان ئێمە ئامانجمان لەو دەنگانە لەو پەیوەندیانە بگەینە حەقیقات و بە خوێنەر بڵێین و ئەو مقۆیانە کۆتایی پێبێ و ئێمە فێرە مۆدیلەکی نوێ بین کە خەڵکی ڕەخنەگر کاکە بە مۆدیلەکی جوان ڕەخنە لە یەک بگرین وایە نا من رقم زور قبوله يعني أمانة دو إيوه بيجومان أما شجع تمن بقريتو رخنا ما لدو سالة ما بري خومان هي همو مانواي عمره لو فترة أو قناعة تمان هبوا ضروري وتوم هيك لعلى كان يجان موي يعني زمان يعني صار ضروري يا زمان كده يعني زمان من سرق فراكسوني كوران كورانش بشتار ولا حكومته وتاني شبان كابينه دا والله ميك هيك لعلى كان يجان يعني خلق خواش بشار دايله بردن ايوه جوانا او جوانا او كوتو وكو منزلي دينام ريكوتني غورانو بارتي حساب دكري اي عمل بسيارة دلهم خلق وادري بالي باكي يقولهم اول شيء حكايتك هو كوي بوبشو بالي من گۆڕان قەراری دا بچێتە مفاوەزاتەوە لەگەڵ پارتی یەکێتیە من ئەندامی ژباتە تا بڕیاری لێبدەم کۆبوونەوەی یەکەم و دووەمی مفاوەزاتەوە هەمووی کۆمنتەکان هەیە منیتیان نەبوو کۆبوونەوەی سێم و چوارەم و پێنجەم و شەشەم کراوە منیتیا بوو ئەوەی وتومە لەبارەی چاکسازی لەبارەی گەندەڵی ڕوبەڕوو وتومە سەرۆکی حکومەتیە بێ بەویشم کۆبوونەوەی حەوتەم کە اتفاقەکە کراوە منیتیان نەبوو دوای هاتوونەتەوە بۆ جباتەوە کاتەکە من بوومە سەرۆکی فراکسیۆن بوومە ئەندامی جبات پێم وتون ئەم ڕێکەوتنە لەسەر کاغەشتی باشی تایە مەسەن سوپایەک خرێتەوە و دادگا بە نیشتیمانی وتم ئەگەر نەکرا وتیان لە 6 مانگا هەڵوێستمانە بێ و ئەوە وتم ئەگەر 6 مانگی دووەم هەر نەکرا وتیان قەراری کۆتاییە 6 مانگ یەکەم داوای طبعا 3 مانگ جارێ ئەوە هەموو ئەندامی جبات هاتن من راپۆرتی تەفسیلی نووسی دوومەتەوە کە وەزعی حکومەت چەند خراپە مەرج چییە نەوت چییە فلان لە مانگی 11 من داوای هەڵوێستم کرد وتم بکشێنەوە سەیرەکەم یعنی زۆر بە خراپی جواب دراوە ئاخر جارەوە بوو ئیمزای پرساندنی سەرۆکی حکومەت و جێگرەکەی بە ئیمزای من تەواو بووی لا نەکرێت باشە پێیان وتم استیقالە بە يعني قران لسر أول استقالي بيدا لسر أو هالويستا ناخوان تواني نيدم يعني بلان هر خوان متمو من الروم لدواي ما نيانزوا من نبيني ومنتو ندانيشتم أول شي فيهم كراوة طبعا بو أسلوب الرقاي خوما وجاتي كان دالي وصلهم كردو دس خوش به
دەست خۆش بێ کاک عەلی من قسەی کۆتایی لە خۆشی دەکەم لە خۆشی برادێک بە کاک نەوشیروانی گوتبوو کۆچ کردو نەوشیروان گوت بێ ئەرێ ئەو کاک عەلی ئەو ئەرقامانە بڵاو دەکاتەوە چەندی ڕاستە کورە گوتبووی ئەمە دەڵێن 100 ئەوانیش دەڵێن ناوەڵە درۆیە 50 بەدیار دەکەوێ 75 تێم دەکەی لە خۆشی دەی کاک عەلی زۆر سپاست دەکەم دەی سەرچاو کاتت خۆش با ئەو زمانانەمان هەبێ ئەو ڕەخنانەمان ڕوبەڕووی یەک کە بێ بە شێوەی مەدەنی ئۆپۆزیسیۆن مۆدیلێکی زیاتری هەبێ بەڵێ ئەوەی دکتۆرە ڕێواز بێویژدانیە من لە ژیانمان نەچوومەتە مفاوەزات وەرگرتنی پۆستەوە لەگەڵ دکتۆر ڕێواز کاکەمە حەزمانەیە شکاتی لێ بکە کە دەنکە بڵاو بۆ شکاتی لێ بکە یان وەڵامی دەوێەوە ئەو حالە بەڵێ بەتەکیدەکەم باڵا من ئەو کاتێک کە گۆڕان پێوتوم وتومە دژی ئەوە من گۆڕان ئەعلام وەرگری یعنی مەسەلەن سەرۆک ئێ من ڕێواز فارق بێ جێگر ئێ من هەورامی بێ سکرتێر منابع عن كوبي خبر يمانه بلاو كيتو مثلا لما سكوفاتي لشتي قندل يبجي باشا يكتي خوي بوري لك كل هذا الله ينسى بيجو سايته كم مديرك يكتي بلا بدس من اولادي ويرتك باشا كاك علي كاتمان قلتي سباس بو ديداره ودل قوريات سرسا